سڵاوبینەرانی عزیزی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشت هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە ئێستاش سەردەڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، بەردەوامی گوشارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکانی مەدەنی، خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان لە ئێران هاوکات لەگەڵ ئاگربەستی نێوان لایەنەکانی شەڕ، دەستپێکردنەوەی گەشتە بازرگانیەکان لە فڕۆکەخانە نێودەوڵەتی ئیمام لە ساران و دەست بەسەرکرانی 4 هاوڵاتی لە کرمان. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشی ڕژیم و کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بە پێی دوایین هەواڵەکان شەوی شەمە و بەیانی یەکشەممە 6 گوڵانی 1405 تاوی پارێگاکانی پارتی ئازادی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە ئامانجگیرە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بارگاکانی ئەو حیزبە بە چەندین درۆنی ئینتحاری جۆری شاهدی 136 لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی و میلیشیاکان لە ناوچەکەدا هێرشکراوەتە سەریان. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە ئەنجامی هێرشەکاندا زیانێکی گیانی بەرەو حیزبە نەکەوتووە، بەڵام زیانێکی زۆری مادی بەربارەگاکان و کەمپەکانیان کەوتووە. بەردەوامی گوشارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکانی مەدەنی. بە پێی دوایین راپۆرتەکان داراییەکانی چەندین کەس لە چالاکانی مەدەنی و دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرامباری 1404 هەتاوی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە پارێزگای ئیلام دەستی بەسەردا گیراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرامباری 1404 هەتاوی و هەروەها هاوکات لەگەڵ هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان بە سەدان هاوڵاتی دەست بەسەر و تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتی دژ بە ڕژیم، کۆکردنەوەی زانیاری سەبارەت بە پێگە هەستیارەکانی کۆماری ئیسلامی و هەروەها ناردنی وێنەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژیم و بۆ میدیاکانی دەرەوە بەسەریاندا سەپێنراوە. هاوکات سەرۆکی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی بۆ چەندومین جار بەردەوام جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە پێویستە حکمی دەست بەسەرکراوان لە ماوەیەکی کووردا جێبەجێ بکرێت و تەنانەت هەموو داراییەکان لە بەرژەوەندی دەوڵەتدا دەستی بەسەردا بگیردرێت. خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان لە ئێران هاوکات لەگەڵ ئاگربەستی نێوان لایەنەکانی شەڕ. بە پێی راپۆرتەکان تەنانەت پاش ئاگربەستی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ڕژیمی کۆماری ئیسلامی دۆخی ژیانی هاوڵاتیان لە ئێران و کوردستان نەک تەنها باشتر نەبووە، بەڵکو کۆمەڵێکی زۆر لە شارۆمەندان ناچار بە کۆچکراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە پاش ڕێکەوتنی لایەنەکانی شەڕ لە ئاگربەستێکی کاتی، شەپۆلی پەنابەری و کۆچی هاوڵاتیان لە چارە جیاوازەکانی ئێران و کوردستان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. لە هەمان کاتدا دۆخی ژیانی هاوڵاتیان ڕۆژ بەڕۆژ خراپتر دەبێت و ڕژیمی کۆماری ئیسلامی توانای قەرەبووکردنەوەی زیانەکانی خەڵک و هەروەها چاکەزازی ژێرخانەکانی نییە. دەستپێکردنەوەی گەشتە بازرگانیەکان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئیمام لە تاران. بە پێی هەواڵی گەیشتوو گەشتە بازرگانیەکانی فڕۆکەخانەی ئیمام لە شاری تاران پاش زیاتر لە مانگ و نیوێک دیسان دەستی پێکردەوە. بە پێی هەواڵی گەیشتوو یەکەم گەشتەکانی ئەو فڕۆکەخانەیە ڕۆژی شەممە 5 گوڵانی 1405 هەتاوی بۆ وڵاتانی تورکیا، عومان و عەرەبستانی سوعودیە بەڕێکەوتن و بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بڕیارە هەموو گەشتە بازرگانیەکان لە فڕۆکەخانە جیاوازەکان دیسان دەست پێ بکاتەوە. ئەمە لە کاتێکدایە کە هێشتا ئەگەری هەیە هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەست پێکەنەوە مەترسی لەسەر هەرێمی ئاسمانی ئێران هەیە. دەست بەسەرکرانی 4 هاوڵاتی لە کرمان. لە ڕۆژانی ڕابردوودا 4 هاوڵاتی لە شاری کرمان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانی شوێنێکی نادیار کراون. بە پێی هەواڵی گەیشتوو ئەو 4 هاوڵاتیە کە هێشتا ناسنامەیان بەدەستمان نەگەیشتووە بە تۆمەتی ئەنجامەتی گروپە دژبەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها تەقەی ڕاستەوخۆ بۆ سەر کۆبوونەوەی خەڵک لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر و ڕەوانەی گورتورخانە ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە ئەو 4 شارۆمەندە لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون و هەروەها لەژێر تونترین ئەشکەنجەکانی ناوەندە ئەمنیەکاندا. سەپاندن و حکمی سێدارە بەسەر 4 بەندکراوی سیاسی لە زیندانەکانی ڕژیم.
بە پێی راپۆرتی گەیشتوو 4 هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرامباری ساڵی 1404 هەتاوی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێداریان بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو 4 هاوڵاتیە بە ناوەکانی ئەحسان حسەینپور حەسارلوو، مەتین موحەممەدی، ئەیفان ئەمیری و مریەم هوداوەند بە تۆمەتی بەشداری لە کوشتنی 2 کەس لە ئەندامانی بەسیجی ڕژیم و سووتاندنی ناوەندە مەسەبیەکان و هەروەها هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە حکمی سێداریان بەسەردا سەپێنراوە. بەرزبوونەوەی ڕێژەی گوشارە دیپلۆماسیەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەشداری نەکردنی ئەمریکا لە دانوستانەکان لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی دۆناڵد ترامپ ئاماژەی بەوە کردووە کە پێویستە ڕژیم بە مەبەستی دانوستانەکان هەنگاو هەڵبگرێت. بە پێی دوایین راپۆرتەکان سەرۆک کۆماری ئەمریکا ئاماژەی بەوە کردووە چیتر بە مەبەستی دانوستانێکی بێ ئەنجام تیمەکانی دانوستان ڕەوانەی پاکستان ناکەن و ئەگەری ڕژیمی کۆماری ئیسلامی خوازیاری دانوستان و کۆتایی هاتنی شەڕە دەتوانێت پەیوەندیمان پێوە بگرێت. هەروەها ناوبرا و جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە بۆ ڕێککەوتنیان لەگەڵ کۆماری ئیسلامی هێشتا هەموو مەرجەکانیان وەکو ڕادەستکرانی ئۆرانیۆمی پێترا و کردنەوەی گەروی هۆرمۆز هێشتا بابەتە سەرەتاییەکان و لە ئەگەری ڕێککەوتنیان هێرشەکانیان دەست پێ دەکاتەوە. دوایین هەواڵ ڕێژەی هێرشەکانی ئەرتشی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. ڕۆژی ڕابردوو لە درێژەی بەرزبوونەوەی ڕێژەی گژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە هێرشەکانی ئەرتشی ئیسرائیل بۆ سەر پێگەکانی حیزبوڵڵا لە باشووری لوبنان درێژەی پێدرا. بە پێی هەواڵی گەیشتوو چەندین پێگەی حیزبوڵڵای لوبنان لەلایەن فڕۆکەکانی ئەرتشی ئیسرائیلەوە بە توندی بۆردبانکران و هەروەها بە شێوەیەکی بەرچاو هێزەکانی ئیسرائیل لە باشووری لوبناندا پێشڕەویان کردووە. لە هەمان کاتدا فەرماندەی گشتی هێزەکانی ئیسرائیل ئاماژەی بەوە کردووە کە حیزبوڵڵای لوبنان ئاگربەستەکەی هەڵوەشاندوێتەوە تا کاتی لەناوبردنی ئەو گروپە تیرۆریستە درێژە بە هێرشەکانیان دەدەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانمان پێشکەشکردن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.